ئاو خواردنەوە خۆی شتێکی زۆر بەسوودە بۆ هەموو کەسێک کە ئەژید پێویستە ئاوێکی باش بخواتەوە بە بڕی پێویست نەزیاد و نەکەم هیوا هەیە ئاو بە بڕێکی زۆر کەمە خواتەوە گورچیلەی ئازێت ئەگەر زۆریش بخۆیتەوە هەر ئەنن بابەتە بۆیە ئاو خواردنەوە بە حەدێکی پێویست ینی تۆ لەشت چەندێکە پێویستێتی چەندێک ئاو بخۆیتەوە ئەگەر ئاویش ناخۆیتەوە توانی بە میوە تەعویزیکەیتویان بە سەوزە زیاتر تەعویزیکەیتەوە هەنێکە شێ حەپی هەیە زۆر ئەو خواردنی حەپە زۆرانش کار لە گورچیلاکە و وای لەکە تەسیری هەبێت لەسەر گورچیلە و بەردی بۆ دروستکاویان ئاوەکەی کە ئەیخواتەوە تەندروست نەبێ ینی ئەو ئاوانەی کە ئێستا بڵین لا حکوومەتەوە یەت بۆ تەنکی سەربانەکەمانەوە ئاوێکی تاڕادەیەکی زۆر پاک و هینە وەکو ئەو ئاوانە نییە کە بڵین لە بیر و لە کانیاوەکان زیاترە خوڕێتەوە. مەوزۆی ئاو گرنگە لە ژیانە ئاو یعنی ژیان بەڵام خواردنەوەشی ئەبێ بە ڕێک و پێکی بێ نەک هەر زۆر بخۆی هەر زۆر خۆ ئاو ئەوە بەعمل نایە بەس ئاو لە کاتی خۆیان باشە چاکە بیخۆی ئازیمەیەڵێن ئاو ئاها کۆن و توانە ئاو ئازیمەیە ینی وەکو چۆن بیپسیەکە خۆی ئازیمەیاڵێن ئاوەکەش وایە ئازیمەیە ئیتە وەش بە پێی گرنگی ئەو ئینسانە کە ئێوێ پێویستی بێتی لەشی وشک نەبێتەوە ئاو زۆر بخوا حتا ئیدرار زیاب بکە هەتا ئیدرار زیاب بکە یعنی مۆزۆ فڕیانی باشترە بۆ ئینسانە زۆر. بەڵام خۆم یەکێکم لەوانی کە ڕۆژانە ئاو زۆرە خۆم لە هاوینە لەسەر ئیش خۆم ئاسنگەرم لەسەر ئیش کە ئیشەکەین حسابم کردووە ڕۆژ بۆ 25 پەرداخم خواردووە ڕۆژ بۆ 26 پەرداخم خواردووە لە زستانە ئێستا لەبانێ ئێستا لەگەڵ جەناب تاختاکەم لەبانێت تا ئەم دەقەیە 5 دە بە ئاوی هینەکانم خواردووە دەوەکانی بازاڕ من یەکێکم لەوانی کە خۆم ڕۆژانە ئاو زۆرە خۆم زۆر گرنگیە دەم بە خواردنەوەی ئاو لەبەرەوەی ئاو هەموو جەستەت پاکە کاتەوە لە پیسیەکان و ئەمانە و لەگەڵ مێز و پیسی و شتو ئەمانە ئەو شتانە لە ناو جەستەتە خاتە دەرەوە فڕێدە دەرەوە و تۆژینەوەیەکی شەیە لە یابان ئەڵێ تا تەنانەت لەسەر 20,000 کەس 20 ساڵ کراوە ئەڵێ زیاتر لە دە نەخۆشی بە ئاو ئەتوانی بپەڕێنی. من وەکو خۆم یەکێکم لەو کەسانی ڕۆژانە بڕێکی زۆر ئاو خۆمەوە سەبەبەکەشی بووە ئەگەڕمەوە کە وەرزش زۆرەکەم وەرزشیش دوای وەرزشکردن بە تابیعی پێویست بە گینکردنەوەی ئاوە بڵێن ئیزافەکرد و عەرەقەکەیت و هیلاکە بیۆمانە ئەبێتەوە ئیزافێ ئەو هیلاگبوون و عەرەقدانەوە بە ئاو تەسمیم بکەیتەوە ئیزافە بیتەوە یەکێکم لەوانی زۆر ئاو خۆمەوە احتیاجی ڕۆژی بڵێم 3 لیتر بۆ 4 لیتر ئاوە خۆمەوە خۆم هەروە تەبیعەتی وایە زۆر ئاو خواتەوە نا خەڵکی تر هەیە 2 پەرداخ ئاو بخواتەوە لەوە چ پێی کفایەت بێ. برادەوشتمان هەیە تووشی نەخۆشی گورسیلە بۆ گورسیلیان بۆ زەرع کردو گورسیلیان گۆڕیوە ئەیش بە پرسیارم لێ کردووە لێ وەڵایی هینی ئەوەیە کە من زۆر کەم ئاوە خۆم وەکو کەم ئاوە خوات عملیاتێکیش بۆ کراوە ئێستاش هەروەکو جاران برادەرم هەروەکو جاران ئاو کەمەخوا ئێتە سەبەبەکەی بۆچی بۆ ڕقی لە ئاوە ئەو نازانم. یەک شتەیە هەم ئینسانەکان یعنی ئەگۆڕێن هەندێک کەس هەیە توینو ئەبێ زۆر هەیە توینی نابێ من یەکێ لەوانم کە توینی و نابێ بەڵام هەر ئاو بێتە بەردەم ئەیخۆمەوە یعنی هیچ سەڵی لێ ناکەمەوە ینی ڕۆژانە دامناوە لە هاوینە 3 لتر ئاو کەمتر نەخۆمەوە. ڕەفیقم هەبووە ئەو کێشەی هەبووە مەسەر بەردی گورچیلەی هەبووە چۆتە دکتۆر عیلاجی وەرگتووە یان موادی هین حەپی بەکارهێناوە فڕیاوە هەستم کردووە وەکو من نییە بڵێ من بە بەردەوامی ئاو خواردەوە هەستم کردووە وەکو من ئاو ناخواتەوە یان کەمتر خەمە لە ئاو خواردنەوە ئەگەر بیری بێتەوە یان تینو بێ چ ئاو خواتەوە تەسەورەکەم گرفتەکە ئەو بوو بێ گرفتی کەم ئاو خواردنەوە یان بیرچوونەوە یان زۆر احتیمامی بە ئاو خواردنەوە نەدابێت ئەو کێشەی بۆ دروست بوو بێت.